مەرزەکە پێویستی بە پرۆژەی زۆر باشەیە، پێویستی بە شتی سەرەتایی و بیدایی هەیە. ئەرزیەتی ئیشکردن لە سنوورەکە گەیشتوتە تقریبا گەیشتوتە کۆتایی، لەبەرەوە ماستەر پلانەکە لە فترەیەکی زەمەنی زووە ئینشاءڵڵا ئێمە چاوەڕوانەکەین لە وەزارەتی دارایی موافقەی لەسەر بکرێت و دەست بکەین بە ئیش و کارەکان. گۆڕانکاریەکی زۆر لە مەرزەکەی ڕوئەیات. مەرزەکە سیمایەکی نێودەوڵەتی لە ڕووی ئەتەکێت و لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی زۆر باشترە بێت لە سنوورەکەیە. لەبەرەوەی ئێمە هیوادارین و لێرە شەوداوە لە بەرپرسە باڵەکانی سەرەوەی خۆمانەکەین کە هەرچی زووە پەلە بکرێت لە جێبەجێکردنی ماستەر پلانەکەەوە موافقەکردنی بۆ ئەوەی ئێمە بتوانین لە سنوورەکە ئاڵوگۆڕی بازرگانی زیاتر پەرە بێبین و خزمەتی سنوورەکەش بکرێت. ئێمە لە سیانزەی حوتەوە دەست بەکاربووین دیارە پێش ئێمە قەرارێکە بووە کە هاتوچۆی گەشتیاری لە سنووری مەرزی پەروێزخانە ڕابگیرێت لە بۆ شەخص بۆ تاکەس. لەبەرەوە ئێمە چاوەڕوانی سەروی خۆمانەکەین کەی ئەمریان کرد ئێمە لە سنوورەکە ماڵ و ئەم هاتوچۆیە ئەکەینەوە. دیارە لە سەرەوە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا باشماخیان دیاری کردووە لەم سنوورە بۆ هاتوچۆی نێوان خەڵک لە ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان و لە حاجومەرانش دیاری کراوە. ئێمە چاوەڕوانی ئەم لیژنەیە و سەروی خۆمانەکەین کەی لێرە ئەمریان کرد ئێمەش لێرە ئەتوانین ئەو ڕێکارە یاسایانە جێبەجێ بکەین.